درۆنەکانی ئێران تاکەی سوتەمەنیان تێدایە، شەڕ درێژەی هەیە و ئابووری ئێران بەرەو داڕوخان دەڕوات. جەنگی ئێران بە تەنها خۆی بەرامبەر بە دوو زلهێزترین وڵاتانی جیهان کە ئەمریکا و ئیسرائیلن زیاتر لە مانگێکی خایاند و ئێستاش بەردەوامی هەیە. ئێران زیانی گەورە بەر ژێرخانی سوتەمەنیەکەی گەیشتووە و بە پێ و هەواڵانی بڵاو دەکرێنەوە. لە ئێستادا ڕۆژانە تەنها 4 کاتژمێر کارەبا هەیە و هەناردەکردنی ناوتیشی بۆ خواردنیوە دابەزیوە کە داهاتەکەی بەشی سوپاکەی بە تەواوەتی ناکات. ئەمە ژوای کردووە ئێران دەست بۆ یەدەگەکانی ببات، بەڵام تێچووی هێرشەکان و بەرگریەکەشی زۆرە و لەگەڵەوەشدا نرخی نان و خواردەمەنی لەسەر خەڵکەکەی زۆر گران بووە. دەوڵەت بە هەموو هێزەوە هەوڵی کەمکردنەوەی بارگرانی خەڵک دەدات. هەمووان چاوەڕوان بوون بەرەبەیانی ڕۆژی 2 نیسان سەرۆکی ئەمریکا شەڕ بوەستێنێت، بەڵام لە قسەکانیدا هیچ ئاماژێکی ڕوونی بۆ وادەی کۆتایی هاتنی شەڕ تێدا نەبوو. چەند ڕۆژێک پێش ئێستا ژوا بڵاوکرایەوە کە مەسعود پزیشکیانی سەرۆک کۆماری ئێران هۆشداری داوەتە ئەحمەد وەحیدی فەرماندەی سوپای پاسداران بەوەی کە ئابووری وڵاتوانەی بەرگەگرتنی نەماوە و لە 2 هەفتەی داهاتوودا دەڕمێت. بەڵام گەڕوتین و لێدوانی بەرپرسانی سەربازی نوێ ئێران ئەوەی پێوە دیار نییە و ئەویان لێ دەخوێندرێتەوە کە هێشتا توانای بەرگەگرتنی زۆریان ماوە. ئەوەی هێشتا ژوای کردووە کۆماری ئیسلامی ئێران لەسەر پێی خۆی بوەستێت سیستەمە خۆبژێویەکەیەتی لە بواری کشت و کاڵ و پیشەسازیدا کە ئەگەر گەمارەی زۆر قورسیشی لەسەر بێت توانایی بەرگەگرتنی هەیە و زانیاریەکان ئاماژە بەوە دەدەن کە ڕێژەی لە 180 بژێوی خەڵکەکەی لە سەرموچەی دەوڵەت نییە.